ئەی میلەتی کورد بەڕێزەکانم، منێک وەکو عەبدوللەتیف یا وەکو کەناڵی ئامۆژگاری مامۆستایانی سەلەفی نەهاتوونێ حکوومەتە دانێن بۆ ئێوە، تاوەکو بە ئێمە بڵێن بۆ هەڵوێستان نییە، بۆچی ئێوەش نایگۆڕن؟ بەخوا برا ئێمە هیچمان بەدەست نییە، هیچ ئەبەدەن هیچ بەدەست ئێمە نییە ئەبەدەن. لە هەموو چین و توێژەکانی ئەو میلەتە بێبەشتر لە داهاتی حکوومەتە سوێن بەخوا سەلەفیەکانن. تەحەدای کەسێک دەکەم کە بڵێ وانە بە بەڵگەوە، نەک بە درۆ دەلەسەو بۆتان، بە درۆ نا. هەندێک کەسی نەفام و نەزان کاکەوە مزگەوتیان بەدەستە، خۆ خێرمان پێ نەکراوە، مزگەوتە خۆمان دروستی دەکەین، مزگەوتە خۆمان مەسرەفی دەکەین، مزگەوتە خۆمان بەڕێوەی دەبین، خۆ خێرمان پێ نەکراوە. تاوەکو سەلەفیەک مزگەوتێکی هەیە، 10 کەسی کۆمەڵ مزگەوتی هەیە، 10 کەسی یەکگرت و مزگەوتی هەیە، 15-20 کەسی سۆفی مزگەوتی هەیە، چەندان مەلای یەکێتی و پارتی مزگەوتی هەیە. خۆ بۆ بەس ئێمەین ئەمانە مزگەوتیان پێدراوە، ئەیوانەی ترچین مزگەوتەکانی تری چێنە. بۆی بەڕێزەکانم، نە ئێمە حکوومەتمان داناوە کە حکوومەتی گەندەڵ بێ، وەنە ئێمەش بە ئێمەش لا دەچێ، وەنە ئیشی ئێمەشە بەڕاستی. ئێمە نەسیحەتمان لەسەرە، الدین النەسیحە، ئەوەی لەسەرمان نەسیحەتە.